ڕەوتی هەڵوێست لە چ دۆخێکایە؟ ئێمە حزبی عائیلەیە بنەماڵەیە شخصی ئەوە نیە. نسبەی مشارەکە کەمێک زیادکە پەرلەمانی ئایندە پەرلەمانێکی تەواو جیاوازە بێت. تا ئێستاش نەبینراوە عەلی حەمەد ساڵح بۆ یەک جار ڕوبەڕووی ئەشکەنجەدانێ ئازارێ گرتنێک ببێتەوە. مانتوانی وەکو خەڵکی تر ێستا کەناڵی ئاسمانیمان هەبێ. هەڵبژاردن بەهای نەبوایە پارتی ئەم هەموو محاولەی نەکرد بۆ دواخستن. کەس بینیە لە کوڕی مام جەلال و کوڕی کاک مەسعود و هەردوو بنەماڵی بەرزای و تاڵەبانی ڕۆژێک کەسابەتێکی حەڵاڵ بکەن. تیکتۆک چیەک لایف چیەک ئەکرێ لە داهاتوە چی بکا بۆ پەرلەمان؟ چی حزبێک ئەتوانێش 6 کەناڵی ئاسمانی بەڕێوە بە بەچی ناتوانین بانگەشەیەکی گەورە بکەین لەبەرەوەی پارەمان نییە. هەمومان پێکۆ دەنگ بەبەری هەڵوێز بین سەرجەم کێشەکانمان چارەسەرە بێ. کابرا خۆێڵێ من کۆیلەی ماڵی بەرزانی خۆێڵێ من ناڵێ ما ینی با تەشیر نەبێ دوایژەڵێ لیستکانی ناڵەکانی شەنووسن کاندیدی سەر بەخۆ بەردەوام بەڕێی محکەمەوەم گەیشتومەتە قەنەعەتی هەر نەڕۆمێتر چێ بێ بابێ با لەسەر جادێ. ئەردۆگان لەوانەیە دوای 4 ساڵی تر ئەگەری زۆر بەهێزەوەیە بدۆڕێ. یەکێکی پارتی لەو بەقوتر ملیۆنێک و 600,000 دلار هەموو مانگێ بدەیتە کەناڵێکی ئاسمانی بینەریشی نەبێ. سلااوتان لەبێت لە شارپرێس و من خونچەتەهام زیینجیرە بەرنمەیەکی نوێ پێشکەشەکەین و لە سەروبەندی نزیک بوونەوە لە وادەی ئەو هەڵبژاردنەی کە نزیکەی ساڵۆنەیەک زیاترە کە خوددا نەبێ کەس نازانێکەی دەکرێ و چۆن نەکرێ کۆمەڵێک بەرە و لیستی نوێ ئامادەکراون بۆی کە بچنە نێو کێبڕکەی پرۆسی هەڵبژاردنەوە کە بێگومان ڕەنگە ئەمە گروتینێکی زیاتر بدا بە پرۆسی هەڵبژاردن و هەندێک لەو دەنگە ناڕازیانەی کە لە ساڵانی ڕابردووە بڕیاریان داوە نەچنە نێو پرۆسی هەڵبژاردنەوە بەهۆی بەشداریکردنی کۆمەڵێک لیستوبەرەی تازەوە ڕەنگە بڕیار بدەن ئەمانیش تاقی بکەنەوە. لە یەکەم بەرنامەمانە ئێمە قسە لەگەڵ عەلی حەمەد ساڵح بڕیاردەری ڕەوتی هەڵوێستەکەین. کاک عەلی زۆر سپاس بۆم دەرفەتە. سپاس خۆنچەخان بەخێر بێ. سەرەتا با لەوە دەست پێ بکەین ڕەوتی هەڵوێست لە چ دۆخێکایە بەنیازە دەنگەکانی چۆن بێ؟ ئێمە ماوەی 2 ساڵ زیاترە بێت لەگەڵ کۆمەڵە کەسایەتی لە دهۆک لە هەولێر لە سلێمانی لە گەرمیان لە کۆی قەزا و ناحیەکان گفتوگۆمان کردووە پلان و بەرنامماندانەوە تاوەکو لە 19 سێدا ئەعلانمان کرد و کۆنگرەمان کرد. ئێمە ئامادەکاری باشمان کردووە لیستێکی باشمان هەیە لە هەر 4 پارێزگاکان هەم کەسایەتی جەماوەری تایە هەم کەسایەتی ئەکادمی و تایبەتمەندی تیا بەپەی پسپۆڕی و تایبەتمەندی لیژانەکانی پەرلەمان بۆ نمونە پزیشکێکی زۆر باش بۆ ئەوەی لە کەرتی تەندروستی بتوانێت کارکا بە تایبەتی نەخۆشی شێربەنجە و نەخۆشانە بە دوواداچوونی وردکە بۆ بابەتە خراپە بۆ نمونە دکتۆرا لە اقتصادا بۆ ئەوەی لە کاروباری ئابووری و لیژنەی دارایی پسپۆڕی لە بواری خۆراکە پسپۆڕ لە بواری کشت و کاڵا ئەنتازیاری نەوت ئەنتازیاری تەلارسازی مامۆسای زانکۆ و پسپۆڕی بواری یاسایی ینی هەوڵمان داوە بە پێی لیژنە تایبەتمەندیەکانی پەرلەمان کاندیدەکانمان دیاریکەین چکە من ئەو تەجروبەی کە هەم بووە لە پەرلەمانە هەوڵمان داوە ئیستیفادەی لێ بکەین. پەرلەمانتاری پیشەیە تۆ ناکرێت لە هیچ بوارێکە هیچ تایبەتمەندیەکت نەبێ بتەوێت پەرلەمانتارێکی باش بی. خونچەخان نزیکەی 75% کاری پەرلەمانی لە دەروێ هۆڵی پەرلەمان ئەوەی کە خەڵکی بینیە لە لیژنەکانە لێکۆڵینەوەیە بە دوواداچوونە دروستکردنی پرسیارە. من خۆم جاری وای هەبووە 2 مانگ لێکۆڵینەوەم کردو بۆی پرسیارێکی لێ دەرکەم دوای ئەوە مەراحلی پرساندنە ئامادەکردنی دۆسیەکانە بۆ داواکاری گشتی و دەستەی نەزاهە ینی تا ئەخیر دابشکراوە بەسەر هەر 4 پارێزگاکە ئێمە لە هەر 4 پارێزگاکە لیژنەما کاندیدەکانمان هەیە لە تەنیشت ئەمانەشەوە کۆمەڵێک کەس کە لەسەر ئاستی جەماوەریە تاقیقراونەتەوە خۆشەویستن سەرکەوتون قوربانیان داوە لە هەڵوێستەکانیانە خەڵک متمانەی پیانە ێستا لە پەرلەمانیش بن ئەمانە خەڵکی شارەزامان هەیە لە بواری سیاسی لە بواری عیلاقاتی دەولی یعنی ئەمە کاندیدمان هەیە بۆ نمونەیەسە لە ئەمریکا لە مؤسساتی زۆر گرنگیەوەیە ئیشەگالەوانەیە موچەکەی خۆی 3-4 هێندەی ئەندام پەرلەمانێک بێ کە هاتووەتەوە سیاست وەکو پرۆسەیەکی ئەخلاقی و ململانەیەکی گرنگی سیاسیە بینێنا هەر پێویستی پێی نییە. چی وای کردووە کە ڕەوتی هەڵوێست جیا بکاتەوە لەوانی تر کە بۆ نمونە کەسایەتێکی واکە موچەکەی 3 هێندەی ئەمەی خۆی بێت
بەس بێ پەیوەندی بکە بە ڕوتی پێمان هەڵوێستەوە وا بوو جیاوازەکەتان چییە؟ خاوەنداریەتیە یعنی ئەم ڕەوتەهی من نییە ئێمە حزبی عائلەیە بنەماڵەیە شخصی ئەوە نین ئەوانیش هەمان ڕستە ئەڵێن دیارە لە عملیات دیارە لە عملیەمە ئەنجومەنی بڕیاردانمانەیە دەستەی بەڕێوەبردنمان هەیە بڕیار بە تەنها لای خۆت بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیە ینی دیارە شتەکان دیارە ئێمە جیاوەکاتەوە ئەوەی جیا دەکاتەوە ئێمە لیستی سیاسی و سیاست وەکو بزنس و اقتصاد بەکارنایانی ینی باوەڕکە ئەمانتوانی وەکو خەڵکی ترێسە کەناڵی ئاسمانیمان هەبێ ئەمانتوانی ینی تەنیا ئۆفسێکی 200 متریمانی ئەمانتوانی لە شار و شارچکەکان بارەگامانە بێ ئەوش بە سەفقەیە لەگەڵ پارتی وێکێتیا لە هەر فۆرمێکا بێ و ماگانە پارۆرگە وەکو خەڵکی ترێکە ئەوە نایکە نەهاتوین دۆلارێکی داهاتی گشتی بەکاربێنین بە شێوەی ڕاستەوخۆ یا بە شێوەی ناڕاستەوخۆ ئەوەی هەیە کۆمەڵی مەبادی ئەخلاقی ئێمەی کۆ کردوێتەوە لێرە و پێمان وا بوو فەراغێکی گەورەی سیاسی هەیە لە کوردستانە ئێمە لەسەر ئەساسی دیدگا و تێڕوانین کارەکەین هێزێکی سیاسی عەقڵانی جددی پشو درێژ ناچینە هیچ ئیتیفاقێکی حکومڕانی هەرێمی کوردستان لەگەڵ پارتی وێکێتیە بۆ هەر سێکتەرێک ڕەخنەی دقیق و بەدایلی عەقڵانی ڕەخنەی دقیق دیدی ئێمە بۆ نمونە بۆ پرسی نەوت و پرۆسەی نەوت چییە لە کوردستانە بە دقیقی چارەسەر چییە دیدی ئێمە بۆ گرفتی موچەکە گەورەترین گرفتەوە ئێستا کە من و تۆ قسەی لەسەرەکەین 11 ڕۆژە دواکەوتووە و قەراری دانیشی نییە تا ئێستا دیدی ئێمە بۆ چارەسەری ئەمە چییە دیدی ئێمە بۆ پرسی پەروەتە واتە ئێمە لەسەر دیدگایی شەکەی ینی ئێوە تەنها ڕەخنەنین چارەسەریشتان بەڵێ ئێستا لە ئێمە بەرنامەیەکی متەکاملی هەڵبژاردنمان هەیە کە لە کاتی خۆیان هەمووی بڵاوەکەینەوە یەک گرفتەکانی پەروەردە چیە چارەسەرەکەی چیە گرفتەکانی سێکتە ئەمە من دامنە ناوە ئەمە بۆ هەر سێکتەرێک بۆ نمونە سێکتەری پزیشکی کۆمەڵە دکتۆری پسپۆر داناوەکە لەوانە دکتۆرایان هەیە لە بریتانیا لێرە لە ئیشی بۆ پەروەردەی بۆ نەوت بە هەمان شتر و خێراتر وەڵامم بەرەوە بۆی مەسەجەکانمان بگاتە بینەران پەیامەکانمان کەواتە ئەگەر ئێمەی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بە پێی قسەکانی تۆ بێ هەمومان پێکەوە دەنگ بەبەری هەڵوێز بین سەرجەم کێشەکانمان چارەسەرە بێ ئەزان چۆنە خونچەخان من نامەوە سەقفی تەوەقوع بەرزکەمەوە یەکێ لە هەڵەکان ئەوەیە من ئەڵێم ئەوەی لە توانامان نابێکین فێڵ لە دەنگدەر ناکەین غەدر لە دەنگدەر ناکەین لەسەر دیدگا و مەبادئەکانمان بەردەوامە بین بەڵام ئەوەی کە حجمی تۆ چەنە لە پەرلەمانە ئەمە دەورێ باوەکە ئێمە سەرکە خونچەخان پرسیار لە عەلی حەمەد ساڵح بکەم یەکشتت پێڵێم زۆر جا خەڵکەڵێت دەنگدان دەنگ نەدان چیم من لە پەرلەمانە بووم جاری وایە قانونی زۆر گرنگە بووە بە جیازی یەک کورسی دۆڕاوی یەک کورسی کە ئێستا ئەم زمینە زۆر گۆڕانی بەسەراتەوە بە 11 کۆتاکە بە 4 کورسی پەرلەمان بە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی پرۆسەکەیەکە گروتینێکی دروست کردووە کە من پێم وایە نسبەی مشارەکە کەمێک زیادکە پەرلەمانی ئایندە پەرلەمانێکی تاو جیاوازە بێت پەرلەمانێکی تاو جیاوازە بێت پێشەوەی بێمە سەر ڕەوتی هەڵوێست با پرسیار لەوە بکەم خودی عەلی حەمەد ساڵح بۆ وەکو کاندیدێکی سەربەخۆ بەشداری هەڵبژاردننی نەکردی بۆ زۆربەی دەنگە ناڕازیەکان ناچارن بە دروستکردنی لیستێک بۆی بەشداری پەرلەمان بکەن سیکە خونچەخان قەزیەی من ئەوە نییە بماندام پەرلەمان من 9 ساڵەندا پەرلەمان بوو یعنی ئەوە نییە حەزکەم قەزیەی سیاسی مەیە ئەمە بە حەجمێکی گەورە و کاریگەرەوە مامۆستا بەدەلیش لە دووە خۆی کاندید کردا ڕەنگە بەسەر بەخۆ دەرچوایە بە سەرۆک لیستی ئەو لێریشمان بڵێ ئەجێندایەکی جیاواز قەزیەمانەیە بەرنامەمانەیە دیدگەمانەیە تێڕوانی نامە ئەمانوێ بناغەی شتێکی سیاسی پشو درێژ دانین لە پەرلەمانی عێراقیش ئێمە لیستمانە بێ و دواتریش بەردەوامە بین و من پێ دەڵێم ینی خەونی ئێمە ئەوەیە یعنی هەڵەی هێزەکانی ڕابردوو دووبارە نەکەینەوە کە کراوە بەڵکو بناغەی هێزێکی سیاسی عەقڵانی جددی پشو درێژی خاوەن مەبدەئی خاوەن باوەڕی تەسلیم نەبووی سەفقە نەکرد باش بنیاد بنی لە ماوەی ڕابردووە کە پەرلەمانی کوردستان دروست کراوە لە چەند ساڵی ڕابردووە بە درێژایی ئەو چەند ساڵە دوو پارتی سەرەکی بوون لە ناو پەرلەمانە ئەنجا ساڵی 2009 ئۆپۆزیسیۆنێکی جددی بۆ یەکەم جار مۆدێلێکی نوێ هاتەکایەوە بۆ ئەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە ساڵ 2024 ڕەوتی هەڵوێست ئەمێ بزانم وەک ئۆپۆزیسیۆنە بێ یان ڕەوتێکی جیاوازە بێ بڵێ ئێمە لە بەرنامەکەمانە جێگیر بووە بە بەرنامە مەقسە نییە
نەگمەوە لەسەر داوە بڕیاری کۆتاییمان داوە ئێمە ناچینە هیچ ئیتیفاقێکی حکومڕانیوە لەگەڵ یەکێتی و پارتیە تەنانەت ئەگەر پێویستیش بکە نە ئەم 4 ساڵە ناش ساڵی تر ئەگەر توانیمان لە دەرەوەی پارتی و یەکێتی زۆرینەیە دروستکەین بۆ حکومڕانی ئەمەکەین تا ئەو کاتێک کە ئەیکەین تر ئەمە لەوانەیە 4 تر بێ 8 تر خەونەیان ڕاستی ئەو شتە لە دەرەوەی یەکێتی پارتی هیچ خەون نییە هیچ خەون نییە دەیان حەزبی ئەردۆگان لەوانەیە دوای 4 ساڵی تر ئەگەری زۆر بەهێزەوەیە بدۆڕێ یەکێتی پارتی لەو بەقوتر هەرگیز دەیان هێزی لە یەکێتی پارتی تر گەورەتر کەوتووە تۆ لە دەرەوەی یەکێتی پارتی لەو هێزانە ڕابینی لەگەڵ ئێوە هاوپەیمانێتی دروست بکەن ئێمە خونچەخان نەمانتوانی پێشاو بژاتن لەبەرەوەی دیدگەمان جیاواز بوو لەبەرەوەی ئەجێندا تا ڕادێک جیاواز بوو زۆر هۆکار بەڵام ئێمە دوای هەڵبژاردن دەست پێشخەریەکەینەوە بۆ هەمویان بەبێ بۆ هەموو هێزەکانی دەرەوەی پارتی و یەکێتی فەرمونون ئەگەن ئەتوانیمان زۆری نەبین با نێڵین یەکێتی و پارتی حکومەت تەشکیلکەن خۆمانێکین یعنی هیچ نەبێ کەس نەچێتە پاڵیان هیچ نەبێ کەس نەچێتە پاڵیان کە کەس نەچوە پاڵیان زۆرینیان پێ دروست ناکرێت ئەم کاتە تاقیکردنوێ چێزێ خۆیەکرێت چکە ئەرزی پارەی گەورەیە بێ ئەرزی پۆستی گەورەیە بێت کە ئەمەمان کرد ئەگەر ئەوانی زۆری نەبوون ئێمە بابین ئۆپۆزیسیۆنێکی تۆکمە بنیاتنین لە پەرلەمانە ژمارەیە کورسی زۆر باشە و بناغەدانین بۆ هەڵبژاردننی عێراق کاڵبژاردنێکی گرنگ و چارە نووسازە لە ساڵی ئایندەدا بکرێت لە دوای 2000 دروستبوونی ئۆپۆزیسیۆنێکی جدی وەکو بزوتنەوەی گۆڕان کەس جورئەتەکە ناوی ئۆپۆزیسیۆنێکی جدی بێنێت بەڵێ لە ئێسادا نیمانە بەڵام ئەزین چۆنە متمانە پرۆسێکی ڕێژەیە و بە تێپەڕبوونی کاتیش گۆڕانی بەسەراتێت وانە لەوانەیە خەڵکێکە بێت دوای 2 ساڵی تر متمانە بە ئێمە بکە خەڵکێکە بێت دوای 3 ساڵی تر دوای 4 تر کە بینی ئەمانە فعلەن لەبەرەی خەڵکان یعنی ئەمە بەشێ لە کاندیدەکانمان خونچەخان ئامادە بوون لە پێناوی خەڵکا 2 ساڵ و 3 ساڵ و بگران لە سجنە یعنی ئازار درراوە باشە یعنی بەر بووە ئۆفەری گەورە و دنیا خراوەتە بەردەمی خۆی نەفرۆشتووە ئێستش وەکو شاخێک لە دووەک وەساوەتەوە ئەو هەموو زەختە کاریگەری لێ ناکە خەڵک دڵنیامە لە پەرلەمانی شابێ دەنگەی نافرۆشێت باشە کەواتە بە هەموو ئەمانەوە هەموو خەڵک کە بێگومان من بە زمانی خەڵکەوە قساکەم نەتیجە چیتان پێ ئەکرێ شتی زۆرمان پێکرێ من نەک خەونی گەورە ژمارەیەک پەرلەمانتاری زۆر باشە بێ نەک زۆری نەشبی ئەتوانی لەسەر دەیان قەزیێ ڕایگشتی دروستکەی لە ناوخوا لە دەرەوە لە سەردەمێ ئێمە بە دروستکردن جیایە دەرەنجام ئەگەر دروستکردن هێزێکی سیاسی لە پشت بوو ئەنجامی شەبێ سەردەمێ خەڵکەزانێ لەسەر قاچاقی چ قەزیەکمان لەسەر ئەمانە دروست کرد بوو نەک لەسەر ئاستی عێراق ئەمریکەکانی شاتبوونە سەر خەت تهدیدیانەکردن بەشێکیایمان پێ ڕاگرتن لە قاچاقی ئاڵتون و تا ئێستا کە پەرلەمانی و ئەکتیڤیتینیە زۆر بەخراپی دەستیان کردوەوە قاچاقچێتی و سەرانە سندن لە بازگەکانە من سبەی دە پەرلەمانتاری باشە بێچین هەر بازگەیەک بە چاقێتەوە سەرانە لەم خەڵکەیە سێنی ئەم تاڵانی زەویەی دەستی پێکردووە کە ئێستا زیاترە لە خیابی پەرلەمانتاری جددیە وەزیر بانکەی پرسیارەکەی بە دوواداچوونەکەی ئەو دوو کەڵ و ژینگە پیسکردنەی کە ئێستا هەولێر و خەریکە سلێمانی شەگرێتەوە ئەگەر ژمارەیەک پەرلەمانتاری باشە بن بستنە شوێنان و وەزیر بانکەن بۆ پەرلەمان و ڕایگشتی ئاگادارکەن و ئەزین چۆنا خونچەخان ئەم دیدگە غەڵەتە تۆ بڵێ یا 100 یا 0 یا هیچ نییە با بچینە ماڵەوە هیچ شتێک ناکرێت یا 100% ئەبێ ئەمڕۆ چوون بۆ هەڵبژاردن سبەی یەکێتی و پارتی بە تەواتی بنێرمەوە بۆ ماڵەوە لە نێوان ئەما کۆمەڵی ڕقەمی تر هەن کۆمەڵی جۆتی تر هەن یەکێتی و پارتیەسە خۆیان زۆر مەبەستیانە کەمترین خەڵک بچێ بۆ انتخابات لەبەرەوەی ئەوان پێیان وایە دەنگێکی جێگیریان هەیە بەم دەنگە جێگیرە زۆرترین کورسیە بن کاتەوە دەنگە ناڕازیانی کە نەیانی بەشداری پرۆسی هەڵبژار بکەن ئەمە کارێکی هەڵەیە ئەم قسە معلوماتی کارێکی هەڵەیە بەشداری نەکردن من ناڵێم ئەوەی داوای بایکۆتەکە ڕەبتی بە پارتی یەکێتیوە نەخێر خەڵکێک هەیە سەر بەخۆیە پێی وایە باوەڕی بە هەڵبژاردن بەڵام بۆ نمونە پارتی لە ڕێی کۆمەڵە کەسایەتی و نووسەرەوە کە خەڵک پێی وابێ سەر بەخۆیە بەڵام دیارن لە میدیاکانی پاراستن و پارتی وانە دەرەکەون لە سلێمانی لە هەرکوێ هەڵبژاردننی هیچ بەهایەکی نییە خەڵک بۆ بچێ بۆ دەنگدان بۆ نمونە پارتی یەکێتیش ئەمە بە فۆرمێتەکە لە سلێمانی نزیکەی 50,000 دەنگی هەیە پارتی دیموکرات ئەگەر نسبەی مشارەکە لە 100 30 بێ ئەو 50,000ەکەی خۆی پێی واباتە سنووقی دەنگدان ئەوە دەنگە ناڕازیە تووڕەکەیە ناچێت ئەگەر نسبەی مشارەکە لە 150 بێ ئەو 3 بۆ 4 کورسیەنێ ئەگەر نسبەی مشارەکە بگا بە لە 100 30 ئەو 7 کورسیەنێ کەواتە ناڕاستە و خۆ حەقی خۆیەتی ئیشکا بۆ ئەوە تەسەورکە ماوەیەتر ئەبینی مایکە خاتە بەردەمی خەڵک
ئەڵێ تۆ ئامادەی بچی بۆ هەڵبژاردن بەهۆی دەنگەکەی تۆ پەرلەمانتارێ بێتە خاوەنی موچەیەکی بۆ نمونە 8 ملیۆنی کابراڵێ نەخێر هەر سروشتی پرسیارەکە وایە بڵێ نەخێر وانە من و تۆ هەردووکمان ڕۆژنامە نووسین بووین بەڵام ناڵێ 100 پەرلەمانتاری تر هەیە تۆ بچی یانەچی 100 کەس پەرلەمانتارە ئایا خەڵکێکی دەستپاکی دەمپاکی بە ویژدانی شارەزا هەبێ دیفاع لە بەرژەوەندی گشتیکە بۆ موچەنێکە تاەن موچەکەی خۆی بەڵام ئەو ناوی سیاسەتکردنە بەڵێ سیاسەتەکە ئەبێ بە شێوازێک لە شێوازەکان ئێوەش سیاسەت ئەم قسەی منیش بۆ پوچەڵکردنەوەی ئەو سیاست وانە ینی مەبەستم وایە سیاسەت یعنی مەبەستم هەڵبژاردن بەهای نەبوایە پارتی ئەم هەموو محاولەی نەکرد بۆ دواخست باشە ئەم هەموو سکاڵای لە کۆمیسیۆن و دادگای فیدراڵی بۆ بۆ یەکێتی هەڵوێز لەکوێوە پیدا دەکرێت ئێستا بۆت باسکەم بۆ یەکێتی لە هەڵبژاردننی پێشووە لە سا 8.9 دەنگی ئەوانەی هێنا لە سلێمانی کە مافی دەنگدانیانێ بەڵام زۆرترین کورسی بۆ هێنا ئەوەی خەڵک نەچوو بۆ دەنگدان یەکێتی لە پارێزگای سلێمانیا لە 2021 121,000 دەنگی هێناوە لە کاتێکە ئێمە 2009 لە پارێزگای سلێمانیا نزیکەی 330,000 دەنگی هێنا گۆڕان من 100,000 دەنگم هێنا لە پارێزگای سلێمانیا لە لیستی گۆڕان لە کورسان 140,000 و 100,000 پارێزگای سلێمانی مەبەستم یعنی ئەم هەڵبژاردن بەهای هەیە بەڵام گۆڕانکاری پرۆسەیەکی تەدریجیە هەندێک هێزی سیاسیش غەڵەتەکەن سەقفی تەوەقوعی خەڵک بەرزەکەنەوە بەس بچۆ بۆ دەنگدان ڕۆژی دوای هەڵبژار حکوومەت گۆڕاوە پارەی ئاو نەما سەقفی تەوەقوع بەرز ئەگەر نەبوو خەڵک بێ ئومێد دەبێت با خەڵک بێ ئومێد نەکەین لە پرۆسەکانی دواتر بە تەدریجی مرۆڤ لەوە بەرپرسەکە لە توانایەتی غەدر مەکە فێڵ مەکە خیانەت مەکە سەفقەی ژێر بەژێر مەکە دەنگی خەڵکێکی هەژار مەفرۆشە من پێم وایە لەوە زیاتر سەقفی تەوەقوع بەرز باشە بودجێی ڕەوتی هەڵوێست لەکوێ ئێمە نەکەمترین خەرجی هیچ خەرجێکی ئەوتۆمان نییە بەڵام دەبێ خەرجتان هەبێ سێکە دەبێت چیە ئێمە میدیایەکمان نییە پارەی سەرف بکەین ئەن هیچ کەناڵێکی ئاسمان نەک ئاسمانی کەناڵی لۆکاڵیشمان نییە باشە هیچ مەعاشخۆرێکیشمان نییە خۆمان خۆبەخشانە کارەکان بەڕێوە بین بودجەکە ئەوەیە کە ئەچی بۆ شوێنێ سەردانێت بەنزینەکەیتە سیارە دێیتەوە ئەم شوێنەمان گرتووە بەکرێ هاوڕێکی خۆمان ساڵێکی بۆ داوین بەڵامی ترسبێ ئێمە پەرلەمانتارمانە بێ ئەم پەرلەمانتارانە بەپێی توانە بە گیرفانی بەتاڵ قورزنیە بتێژۆرینی پەرلەمان بۆ زۆر قورسە زۆر قورس ئێمە کۆمەڵە گرفتمان هەیە قوچەخان ناتوانین بانگەشەیەکی گەورە بکەین لەبەرەوەی پارەمان نییە بەڵام من باوەڕکە توانم شەو بڕۆم سەفقێکی ژێر بەژێر کەم ملیۆن دلاری وەرگرم کەناڵی ئاسمانیش دانیم سپۆنسەری زۆر گەورە بۆ لیستە و کاندیدە بەڵام ئیتر خۆت نیت تۆ ممەسلێکی بە ناوی دەنگی ناڕازیەوە یعنی هەمانشتی وا ئێستا ئەزین چۆنە سەیری هەرکێت بینی سەیری سەرمایەکەیکە دواتر بە دوواداچوونکە لەسەر سەرچاوی سەرمایە آخر بەڵام پارتێکی 35 ساڵە مافی ئەوەی هەیە سەرمایە نەبێت بانگەشێک نەخێر جارێکێتی سەرمایە نیەمان بە قاچاخی و بە تاڵانی زێخۆ بە کرێکاری نایکەن کاکە کەسە بینیە لە کوڕی مام جەلال و کوڕی کاک مەسعود و هەردوو بنەماڵی بەرزای و تاڵەبانی ڕۆژێک کەسابەتێکی حەڵاڵ بکەن ڕۆژێ بڵێ ئەمە معمەلێکیان ئەمە دوکانێکیان ئەمە کەسابەتێکیان کەس بینیوە لە مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی 30 ساڵە کەسابەتێکی حەڵاڵ و دیارکە ئێستش بەم لەحزەی من و تۆ قسەی تیاکەین ئەمانە خەریکی قاچاقچێتی یەک چیرۆکت بۆ باسەکەم زۆر سەیرە لە 2010 تا 2010 مانگانە گومرگی جگەرە 15 ملیۆن دلار بۆ خەڵک لە حوتی ئەم 15 ملیۆنانە بۆ توشبوونی شێرپەنجە بواتە هەموو مانگە نزیکی ئەموو ساڵە نزیکەی 10 ملیۆن دلار ئەدا توشبوانی شێرپەنجە هەی لەوتیان ئەمە چییە ئێستا $1 نیێزین بۆ لەبەروی هەمووی بە قاچاخیانن بە نیوە قیمەت بە ئاشکیان و سنگی قاچاخیان دانەوە لە دنیا نەبووە لە مەکسیک لە کۆڵۆمبیا لە هیچ کوێ مافیا هەیە بەڵام حزبی سوڵتە خۆی قاچاخی و مافیا گەریکە سێ ئەرزەکانی هەولێر و دۆکە بەوانەشی کەماون دانا بۆ کۆمپانیەکانی خۆیان بەڵام بۆ موظفی فەقیر ئەبێ 1 سعات دوور بێ و زەویەکەوە لێگرێت لە ناو شارەوە ملیۆنێکی لێک بە معاملاتەوە چێتە 1.5 ملیۆن زەویەکەی سەبی فرۆشە ملیۆنێ ناکە ئەگەر وەریگرێت لەسەر ئەم ڕەخنانە بەچی حزبێک ئەتوانێش 6 کەناڵی ئاسمانی بەڕێوە بەچی کاکە باوک کەناڵی هەیە مامە کەناڵی هەیە باپیر کەناڵی هەیە حزبەکەی کەناڵی ئیسە مناڵێکشانەوەی کەناڵی تایبەتی بەخۆی هەوێ تۆ ژەگەر زۆرینە و بەدەستێنا لە ناو پەرلەمان ناتوانانی کەناڵێک دابنی
چۆن دوای ئەوەی کە زۆرینە زۆرینە بەدەست بێنێتەوە ئەو هەموو موچەی پەرلەمانتارەکانە دەتوانێت کەناڵی ئەسمانی تۆ دانێ 20 پەرلەمانتارت هەبووە دانی هەمومان 2 ملیۆنی شاندی وەرەگریت 40 ملیۆن دینارەکە تۆ ئەعلامیت بە 40 ملیۆن دینار کەناڵی ئاسمانی بەڕێوە چێ بەڕێوە ناچێ کەمترینی 20 دەفتەری تێچێ زۆرترینی سە ملیۆنی 600,000 دلار باشە ئەمە لەسەر ڕخنەکان پرسیارێک بکەم مەجالم بەرێ بدەیتە کەناڵێکی ئاسمانی بینەریشی نەبێت باشە مەجالم بەرێ لەسەر مۆزوعی ڕخنەگرتن ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕخنی زۆر جدی ئاڕاستە ئاکرێ بەوەی کە مەودای با بڵین ئازادی ڕۆژنامەوانی زۆر تەسکراوەوە زۆر بچوو کراوەتەوە تۆ ژەڵی بەڵێ وایە و ینی زۆری نشمان هاوڕاین لەسەرەوە ئێمە ڕۆژنامە نووسان مەبەستم بەڵام لەم لاوەی کێکی وەکو عەلی حەمە ساڵح ئەوەی کە ئێمە ئەیبینین لە دوای کاری پەرلەمانتاری و تەنانەت لە کاتی پێش ئەوەی بشبێتە پەرلەمانتار لە ڕێگەی بەرنامەکانیەوە زۆرترین ڕخنەی گرتووە زۆرترین کاری کردووە ئەو شوێنانی کە زۆر ناشەرعین ئەو شوێنانی کە زۆر ناجدین دروست کراون ینی پەنجەی خستۆتە سەر ینی پەنجەی بۆ ڕاکێشاوە تا ئێستاژ نەبینراوە عەلی حەمە ساڵح بۆ یەک جار ڕوبەڕووی ئەشکەنجەدانی ئازارێ گرتنێک ببێتەوە بەشێک لە خەڵک منی ڕۆژنامە نووس ناچون کە من عەلی ئەناسم بەڵام باسی خەڵکەکەم دەگوترێ ئاخۆ دەبێت ئەمە ڕۆژنامە نووسێکی ئاسایی بێ دەتوانێت ئەم هەموو ڕخنێ بگرێت یاخود پشتێکی هەیە ڕەنگە پشگیری بکەن بۆ ئەوەی ببێتە هۆی کپکردنەوەی دەنگە ناڕازیەکان بۆیە ئەو مەودایان ناوتێ و هەموو ڕخنەیە بگرێت کامیانە خۆ وەڵام بەرەوە خونچەخان من تا ئێستا 17 داوام لەسەر دوێنێ تەبلیغێترم بۆ هاتووە 17 داوام لەسەر بەردەوام بەڕێی محکەمەوە گەیشتومەتە قەنەعەتی هەر نەڕۆمتر چێ بێ بابێ با لەسەر جادم دوو من لە پەرلەمان پەلامار دراوم لە زاخۆ پەلامار دراوم لە شیلاتجێ پەلامار دراوم دەیان پلانی جۆر بە جۆرکەوە نەمیستووە خەڵک بە قەزەی خۆمەوە مەشغوڵ کەم ئەمان ناتوان ڕاستەوخۆ من بکوشم ئەمانە بەست سلێمانییان هەوڵ هیچیان ناتوان ڕاستەوخوا بێنە بتکوش بۆ لەبەری عەلی حەمە ساڵحی یان ئەوان خۆیانشتیوانە دەرفەتێکم بۆ دروست بوو ناتوان بەرامبەرم من بیکەن عیلاقاتێکی دەولیمان بۆ دروست بووە بە فەسڵی خوای گەورە ناوێک دروست بووە من 3 ڕۆژی ترە ڕۆم بۆ ئەمریکا لە گەورەترین مؤتەمەر لە ئەمریکا میوانداری کراوە یعنی تازە ئاسان ڕوتی هەڵوێست بەڵێ تازە ئاسان نییە دەستبردن بۆ ئێمە بەڕاستەوخۆ بەڵام دەیان پلان هەبوو باوەڕکە بەیانیان هەڵساوین ئەو کوڕی هاوڕێم لەگەڵمایە 3 برغووی تای ئۆتۆمبیلەکە شل کراوەتەوە کە بڕۆی ئەمە نەتەقینەوەی نەیچە فعلەن حادسەی سیارەشە پێمان زانیوە یعنی تۆ خەڵک پێی وانە بێ ئەم ڕێگەی ئێمە بەڵام من قەت حەز ناکەم خەڵک بە کێشەی شخصی خۆمەوە مەشغوڵ کەم بە تەهدید و کاتی بەرنامەکەم زۆر کەم بۆتەوە ئەچمە سەر بابەتێکی تر دوو خونچەخان یعنی من ئیمان و باوەڕی خۆم بە هەموو سەروەت و سامانی پارتی وێچێتی ناتم بەخوا ئەمتوانی ملیۆنێری دۆلار بم بەخوا ئەمتوانی چەندین کۆمپانیام هەبێ بەڵام متمانەی خەڵک لای من لە هەموو سەروەت و سامانی بە تایبەتی بۆ ئێمەمانانێک کە تا ڕادەیەک باوەڕدار و ئەوانەی پرۆسەکە زۆر قورسترە لەوە باشە ئێستا پەرلەمانی کوردستان طبعا ئەم قسانم لە بینی دوو قەوسە لە دەرەوەی ئەوەیە کە دەوتری هەموو کەسێک مافی ئەوەی هەیە کە پراکتیزی ئەو دیموکراسیەتە بکاکەیەتی یەکێتی و پارتیە ناوێنێ ئاراوە ئەشزانین هەموو کەسێ مافیەوەی هەیە خۆی کاندید بکات ڕۆژنامە نووسیان ئەوێ بەڵام ئێستا دۆخی خوڵقاوە بە زۆر بە جددی کاگالی کە کۆمەڵە کەسانێک بە ناوی کاندیدی سربەخۆ خۆیان کاندید دەکەن کە دەکرێت ئەمە لە ئەسڵا بۆ شکاندنی شکۆی پەرلەمان بێ یعنی بۆ نمونە تیکتۆک چیەک لایف چیەک ئەکرێ لە داهاتوە چی بکا بۆ پەرلەمان والله ئەمە بۆ دەنگەری پارتی و یەکێتی و بۆ هەمووی پەرلەمانتاری معریفەیە چۆن باوەڕکە کام کەسەی زۆر لێ هاتووشە ئەڕواتە پەرلەمانەوە جادە تا ساڵی یەکەم لەوانەیە بەباشی ڕێوشۆن و کاری پەرلەمانتاری تێنەگا چجای ئەوەی هەیبەتی پێویستە شارەزای پێویستە تۆ وەزیرێ ناچ ئەمە ینی تۆ لە هیچ بوارێکە تایبەتمەندیت نەبێت چۆن نەتوانی من کابرا خۆڵێ من کۆیلەی ماڵی بەرزانی خۆڵێ من ناڵێ ما ینی با تەشیر نەبێ دوژەڵێ لیستکانی ناڵەکانی شەنووسن کاندیدی سەربەخۆ هەیە تا دوێنێ حملەی بۆ قوبا تاڵەبانی کردووە ئێساڵێ کاندیدی سەربەخۆم هەیە بە مەبەستەوە یەکێتی و پارتی بەشێکیشی بە مەبەستەوە من ناڵێم تیاتی سەربەخۆی ها بەڵام ڕەنگە ناسراو نەبێ ڕەنگە ئەو توانای نەبێ من قسم لەسەر کاندیدە سەربەخۆکانیە من قسم لەسەر ئەوانەیە کە ئێمە ئەزانین خەریکی چین ئەمانە ئەمە زۆر خراپە ئەمە بە مەبەستەوە ئەکرێت تۆ دەستگایەکی شەرعی وەکو پەرلەمان دەکرێت ئەمانە بچنە ناو پەرلەمان تۆ زۆر حەزەکەین پەرلەمانێکی جددی هەبێت
سەرۆکی حکومەت جێگرەکەی بێنێنێتە پەرلەمان لێ پێچینەوە لێ پرسیگەن سەرۆکی حکومەت و جێگرەکەی یەکێتی و پارتی حەزەکەن پەرلەمانێکی پاسیفە بێ پەرلەمانێکی نائەکتیفە بێ بۆ ئەوەی جورئەت نەکا بانیانکە بۆ ئەوەی نەتوانێت لێ پێچینەوەیان لەگەڵا بکە و بۆ ئەوەی خەڵکێکی جددیش نەچێتە پرۆسەی دەنگدانەوە من بچم بۆ دەنگدان خوا بەشداری پرۆسەیە بکەم فلان کەسی تایە دەفەکەیان پێکا ئامانجەکەیان پێ ئامانجەکان من هیوادارم نەکەوە دەنگدەری یەکێتی و پارتیش ئێوە لە نێوڕۆتەکەتانە هیچ کەسێکی لەو جۆرەتان کاندید نەکردووە نەخێر تا توانی ومانە کوالێتی پارێزی تا توانی ومان باشە کۆتا پرسیارم ئەم قسەم هەیە دەنگدەری پارتی و یەکێتیش ئەگەر هەر قەرارە دا دەنگ دەی بە یەکێتی و پارتی و هیچ مەجالیتیان نییە لەناو ئەوانە دەنگ دە بە یەکێکە ئەهلیەتی ئیشەکە بێت کۆتا پەیامت لە ڕێگی شار پرێسەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چیە؟ هیوادارم خەڵک سارد نەبێتەوە پرۆسەیەکی ئەم هەڵبژاردنە جددیە دڵنیا بە ئەمە قسەی دڵمە جددیە لە خۆی حکومڕان لە کورسانە پارتی بووە یەکێتی بەشدار بوو بۆ علاقاتی خارجی لای پارتی بووە نەوت لای پارتی بووە سەرۆکی حکومەت لای پارتی بووە سەرۆکی هەرێم لای پارتی بووە مەسئولی سوپا لای پارتی هەستیارەکان سەرجەمیان لای پارتی بوو لە 92 بۆ ئێستا تاکە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە پارتی دەسڵاتی بەسەر کۆمسیۆنانیە ئەمە هەنگاوێکی گرنگە بە تایبەتی پارێزگای سلێمانی ئومێدێکی تری تایە کە ململانەی جددیە جاران ئەم چوار باسنە زۆر گرنگە جاران لە دۆک نسبەی مشارەکە ئەچووە هەفتا سلێمانی 35 تێگەی کاریگەری دۆک لەسەر پەرلەمانی کوردستان لە سلێمانی زیاتر بوو ئێستا سلێمانی و هەڵەبجە 41 کورسی خۆیان هەیە هەوڵ بن کاندیدی نەوعی بنێن خەڵکی مەبدەئی هاتووەتە پرۆسەکەەوە زۆر بە کورتی لەشکێکی تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان و لێدانی ئێران لە ئیسرائیل تا چەند هۆکارە بێ بۆی کە ئەم هەڵبژاردن دەکرێت جۆرێکە لە دەنگ لێکەوتەکانی هەیە ئەوەی هەیە ئێران هێرشەکە بۆ سەر ئیسرائیل لێکەوتەکانی دوای ئەوە چییە لێکەوتەکانی دوای ئەوە چییە بەستم دەگوترێت جۆرێک لە سیناریۆ هەیە کە پارتی بە تایبەتی لەگەڵێکی تیادایانەوێ ئەم پرۆسێ دوا بخەن من پێم وایە پارتی بە تایبەت و یەکێتی کەمتر چکە حوسڵتە لای ئەوە ئێستا پارتیسەوەکی پەرلەمانی لابوو لە ماڵە تەواو سەرۆکی هەرێم و حکومەتی لای پارتیە من پێم وایە پارتی سەرۆکی پەرلەمان لای یەکێتی نەما ئێستا دوو پۆزیشنی سەرەکیمەوە لای پارتیە پێم وایە دوای ئەوەی نەمانی کۆتاکان دوای شنگال دوای مەخمور دوای کەرکووک پارتی حەزەری زۆر لە انتخاباتی کوردستان زۆر سپاس کاگالی بۆ ئەم دەرفەتە لە شارپرێسەوە بەرنامە یەکەمان کۆتایی هات بەخوای گەورەتان ئەسپێرم ڕوتی هەڵوێست لە چ دۆخێکایە ئێمە حزبی عائیلەیە بنەماڵەیە شخصی ئەوە نی نسبەی مشارەکە کەمێک زیادکە پەرلەمانی ئایندە پەرلەمانێکی تەواو جیاوازە بێت تا ئێستاژ نەبینراوە عەلی حەمەد ساڵح بۆ یەک جار ڕوبەڕووی ئەشکەنجەدانێ ئازارێ گرتنێک ببێتەوە مانتوانی وەکو خەڵکی تر ئێستا کەناڵی ئاسمانیمان هەبێت هەڵبژاردن بەهای نەبوایە پارتی ئەم هەموو محاولەی نەکرد بۆ دواخستن کەس بینیە لە کوڕی مام جەلال و کوڕی کاک مەسعود و هەردوو بنەماڵی بەرزای و تاڵەبانی ڕۆژێک کەسابەتێکی حەڵاڵ بکەن تیکتۆک چیەک لایف چیەک ئەکرێ لە داهاتوە چی بکا بۆ پەرلەمان چی حزبێک ئەتوانێش 6 کەناڵی ئاسمانی بەڕێوە بەچی ناتوانین بانگەشێکی گەورە بکەین لەبەرەوەی پارەمان نییە هەمومان پێک بۆ دەنگ بەبەری هەڵوێز بین سەرجەم کێشەکانمان چارەسەرە بێ کابرا خۆێڵێ من کۆیلەی ماڵی بەرزانی خۆێڵێ من ناڵێ ما ینی با تەشیر نەبێ دوایژەڵێ لیستکانی ناڵەکانی شەنووسن کاندیدی سەر بەخۆ بەردەوام بەڕێی محکەمەوەم گەیشتومەتە قەنەعەتی هەر نەڕۆمەتر چێ بێ بابێ با لەسەر جادە ئەردۆگان لەوانەیە دوای 4 ساڵی تر ئەگەری زۆر بەهێزەوەیە بدۆڕێ یەکێکی پارتی لەو بەقوتر ملیۆنێک و 600,000 دلار هەموو مانگێ بدەیتە کەناڵێکی ئاسمانی بینەریشی نەبێ